سڵاوتان لێبێ هەموو کاتێکتان باش وێنەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان. 14 ساڵ لەمەوبەر وڵا 15 ساڵ لەمەوبەر لەگەڵ دکتۆر تۆنا عوسمانی هاوڕێمە ئەو کاتە خوێندکاری دواقۆناغی کۆلێژی پزیشکیدان بوون لە زانکۆی سلێمانی. پەیوەندیمان کرد بە ڕێکخراوێکەوە بە ناوی ڕێکخراوی جیهانی خوێندکارانی پزیشکی ددان. ئەو کات لە ساڵی 2008 کۆنفرانسیشی نێودەوڵەتیان هەبوو کە لە پۆڵەندا بوو بە هەلاکبوونێکی زۆر ڕۆشتینە بەغدا لەو کاتێک کە بەغدا وەزعی ئەمنی زۆر خراپ بوو بۆ وەرگرتنی ڤیزەی پۆڵەندا و ئەو بوو دوای ڤیزەکەمان هەر نەهاتەوە و نەبوو بە نسیب کە بڕۆین و ئێمە لە کۆلێژی پزیشکیدان تەخەڕوجمان کرد. پێش ماوەیەک بە خۆشحاڵێکی زۆرەوە یەکێک لە ئەو کەسانی کە تا ساڵی پار خوێندکار بوو ئێستا دەرچووی کۆلێژی پزیشکیدانە پەیوەندی پێوە کردم و وتی کە ئێستا من لەو ڕێکخراوە ئەندام و توانیمە ببم بە نوێنەری کوردستانی ڕێکخراوی نێونەوتەوەیی خوێندکارانی پزیشکی ددان. ئەمانوێ باس لەم ڕێکخراوە بکەین لە گرنگی ڕێکخراوەکە و لە ئایندەی خزمەتگوزارەکانی ئەم ڕێکخراوە هەم بۆ خوێندکارانی پزیشکی ددان و هەم بۆ هاونیشتیمانیان و چارەخوازان. با سوپاسێکی زۆرە دکتۆر محەممەد حەمید میوانمانە. سوپاس کە پەیوەندیشت کرد کە حەزت کرد بابەتە لەگەڵ ئێمە باس بکەین. دکتۆر با لێەوە دەست پێ بکەین کە ئێستا بۆ هاوڵاتیە کە دانیشتۆ سەیری ئێمە ئاکات بزانێت کاڵی ڕێکخراوی نێونەتەوەی یان ڕێکخراوی جیهانی یان کۆمەڵی جیهانی خوێندکارانی پزیشکی ددان. ئێستا ئەوە من لۆگۆکەیە بینم بە قەراغی چاکەتەکەتەوەیە. مەبەست لەم ڕێکخراوە چییە؟ زۆر سپاس دەکەم پێشەکی دکتۆریان. ڕێکخراوی IADS International Association of Dental Students ئەم ڕێکخراوە ساڵانێکی زۆر پێشێمە دروست بووە. خۆی ئەم ڕێکخراوە لە دانیمارک دروست بووە یەکەم جار لە کۆپنهاگن بەیزمێنتەکەیان لێوە بووە بەڵام ئێستا هێدکوارتەرەکەیان لە سویسرایە. ئەم ڕێکخراوە هەموو خوێندکارانی پزیشکانی ددانی جیهانی کۆ کردوەوە کە پێک دێت لە 200,000 خوێندکار، یعنی هەموو لە 6 وڵاتی جیاوازەوە. جوینکردنمان بۆ ئەم ڕێکخراوانە لە ڕێگەی چەند ڕێکخراوێکی لۆکاڵی بێت. بۆ نمونە من لە ڕێگەی ڕێکخراوی KDHەوە کوردستان دێنتال هێڵت ئۆرگانیزیشنەوە بووم بە پارتێک لە IADS. ئەمە ڕێکخراوە گەورەکەی IADS ئەم ڕێکخراوە خزمەتکردنە بە خوێندکارانی پزیشکانی ددان لە هەموو جیهاندا و یەکتر ناساندنیان بە کولتور و بە تێگەیشتنیان لە هەموو بوارەکانی جیاجیادا و زائیدەن کە ئەوەی کە زۆر کۆنسنتریت کراوەتە سەری پزیشکی ددانە لە ڕووی خوێندنەوە و لە ڕووی کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگا. باڵێ دکتۆر ئەمە پرسیاری ئەوەت لێ بکەم کە ئەم 6 وڵاتی کە ئەی فەرموویت ئەم ڕێکخراوە تێدا ئەندامی هەیە ئەکرێت نمونەی هەندێک وڵاتم بۆ بژمێریت؟ یەکێک لە وڵات بۆ نمونە چەند وڵاتێک پۆڵەندا، ئەڵمانیا، سلۆڤاکیا، سلۆڤینیا، تایوان، ریسنتلی یعنی تازەکی تایوان، باکووری قوبڕوس ئەویش تازەکی، تورکیا، ئەردەن، سوودان، سعودیا جارێ زۆر بەکەمی داخل بووە بەڵام قەتەر، لوبنان، ینی ئەو وڵاتانی جیهان زۆر کۆمپلیت. ئەوەی کە لاکمان هەیە وەکو IADS لە ئەویش لە بەشەکانی ئەمریکا باشووری ئەمریکا زیاتر و ئەمریکاش بە تایبەتی، بەڵام تازەکی کەنەداش جوینی کردو بۆ ڕێکخراوەکە. ئەم ڕێکخراوانە هەمویان تازەگەریە گەهێنن بۆ ناو IADS، هەمویان ئەکسچێنج پرۆگرامێکیان ئەبێت لە داهات. باسی ئەکسچێنج پرۆگرامەکەشەکەین بە سەر چاو باسی پرۆژەکەشەکەین. ئەوەی کە من لە قسەکانی بەڕاستاتی گەیشتم ئەو وڵاتانی کە ناوت هێنان کوردستان و باکووری قوبڕوسی لێ دەرچێ هەمویان وڵاتی سربەخۆن و لە نەتەوە گرتوەکان و وڵات ناسراونەتەوە خاوەنی ئاڵا و خاوەنی دەستور و خاوەنی کیانی خۆیان. بەڵام ئەم دوو وڵاتە باکووری قوبڕوس و کوردستان حتا کە باسی قوبڕوسەکرێتێ قوبڕوسی تایوانیش باشە وا تاوانش تاکو ئێستا سەر بە سینە. دکتۆر محەممەد من پرسیاری ئەوە بکەم لە وڵاتانی کە ناوت هێنان جگە لە کوردستان و باکووری قوبڕوس و تایوان کە ئەویان سەر بە سینە، باکووری قوبڕوس کە باسی قوبڕوسەکرا هەمومانڵێن قوبڕوسی تورکیان قوبڕوسی یۆنانی و کە باسی کوردستانی شەکرێت هەمومان نەزانین کە لە 4 وڵاتی دنیا کوردستان هەیە. ئەوەی کە زانراوە کە بریتێ لە عێراق و ئێران و سووریا و تورکیا پارچێکی بچووکیشمان هەیە لە رووسیا، بەڵام ئەم 4 ئەوەیان زۆر ناسراوە. ئەمە پرسیاری ئەوە بکەم ئەم وڵاتانی تر خاوەنی ئاڵای خۆیانن، خاوەنی نوێنەرایەتی خۆیانن لە نەتەوە گرتوەکانە
ئێوە کە بەشدارن لە کۆمەڵی نێودەوڵەتی پزیشکانی ددان یان خوێندکارانی پزیشکی ددان وەکو کوردستان ناسراون یا وەکو عێراق ناسراوە تا 5 ساڵ پێش ئێستاش ئێمە وەکو کوردستان نەناسرا یعنی ئەوترا بۆ نمونە ئەگەر بۆ نمونە زۆر پێداگیریمان لەسەرەوە کرد کە ئەبێ نای کوردستانی تیاابێ ئمە کوردین لێرەوە هاتوین چونکە ئەبێەوە بزانین کە ئێستا لەناو عێراقا دوو ڕێکخراو هەیە یەکیان کوردستان دێنتال هێڵت ئۆرگانیزیشنە یەکیان IDSA عێراقی دێنتال ستودنتس ئەسۆسییشن بۆیە هەردووکیان لەناو عێراقا و کاتێک کە ئاوە کۆنسنتریتمان لەسەرەوە کردو ئەیان نووسی کوردستانی عێراق بەڵام زۆر بەکەمی زۆر بەدەمی دایمەن عێراق نووسرا بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ بە ئاڵای کوردستانەوە و تەنانەت نوێنەرایەتەکەشمان بوو بە کوردستان بەڵام ئەمە کارێکی یعنی چەند ساڵی ویست ئەمە باسی و کارە چەند ساڵێن بۆ بکەیت کارێکی چەند ساڵی ویستوە لە کۆبوونەوەی پێشوماندا لەکە لە ئەردەم بوو کۆبوونەوەی پێشەمەمان لە کازاخستان بوو کە نەمتوانی بچم بە داخەوە بەڵام کۆبوونەوەی پێشەوەمان لە ئەردەم بوو کە توانیم بچم لێوێ لێەوە پێشنیاری ئەومان کرد لەگەڵ تایوان و لەگەڵ باکووری قوبڕوستا کە ئێمە بەپێی ئەوەی کە قانونێک بخینە ناو ڕێکخراوەکەوە قانونەکەشمان ئێمە بایلۆس و کۆنستیتیوشنمان هەیە وەکو بڵێ ئەمە ڕوڵەکان ئەمە قانونەکانی ئەم دەستوری ئەمە ڕێکخراون بۆ گۆڕینی دەستور زۆر زەحمەتە ئەبێ پەیوەندی بکەی بە محامی ڕێکخراوەکەوە ئەبێت شتێکی زۆر معقول بنووسی مامتەق بنووسی و ئەبێت دەنگی ئەو کەسانەی لەوەیە سەدا هەفتای دەنگەکانی لەسەر بەدەستبێنی هەفتا بۆ هەفتە پێنجی دەنگەکان بەدەستبێنی اینجا ئەتوانی قانونەکە بگۆڕی اینجا ئەتوانی دەستورەکە بگۆڕی چونکە گۆڕینی دەستورەوە ئاسان نییە کاتێک دەستورێک لە ساڵی 1950 نووسراوە تا ئێستا زۆر قورسە بتوانی بیگۆڕی بۆیە ئێمە موشنێکمانە چەندەها وەرکشۆپمان لەسەر کرد و زایدن بۆ بەشداریکردنمان لەم پرۆگرامی ئەم جارەمانە داوامان کرد بۆ ئەوەی ئەم موشنەمان بخینە ناو کارژێڕی کارەکانەوەن بخێنە ناو دەستورەوە ئەبێت بەناو ئاڵای خۆمانەوە بڕێن تایوان بەناوی خۆیەوە هات باکووری قوبڕوس بەناوی خۆیەوە هات کە باکووری قوبڕوس هۆست بوو کە باکووری قوبڕوس میوانداری بۆنەکەی کردبوو بەڵێ میوانداری بۆنەکەی کردبوو کە بەناوی خۆیانەوە و ساڵانی پێشوش چەندەها شێوازی نەشناڵستیشیان توش بووە بابەتی دەمارگیری نەتەوەیی بابەتی دەمارگیری زۆر توژەبێ ینی تۆ ناتوانانی تاکێک ینی بۆ منە کاتێک تاکێک کە بەم شێوازە تعامل لەگەڵ تۆیاکەت ناتوانانی بڵیت ئەمە وڵاتەکەیەتی ئەمە نوێنەری وڵاتەکەیەتی بۆیە وڵاتەکەی واکە من خۆم پێشەوەی بڕۆمە ناوم پرۆگرامەوە بە 10 دقە پێشەوە بە 10 دقە پێشەوە لەلایەن چەند کەسێکەوە کە ناو ڕێکخراو نەبوون بۆ ناو کەسانی کە بۆنەکەیان ساز کرده بووم هاتم پێیان وتم ئەبێت و ئاڵای لابەری بە ئاڵای کوردستان هەم لەسەر باجەکەت لابەری بە ئاڵای کوردستان هەم لە بەردەمیشت لا ببرێت بەڵام بۆ نمونە من لەلایەن ئایدیەسەوە پێم نەوتراوە بەڵام کاتێک کە چوومە لای ئایدیەسەوە وتم ئەو من شتێکی وان پێوتراوە ئەبێ هۆڵەکە بەجێ بێڵم 10 دقە پێش دەستپێکردنی هەموو پرۆگرامەکە کە چەندەها خەریک چەندەها کارمان لەسەر کرده بوو ئەوان نەیانهێشت ینی وەکو لیدەرشیپی ئایدیەس نەیانهێشت کە ئەم شتە ڕووبە وتیان تۆ ئەبێ بمێنیتەوە هەر وەکو یەکێک لە وڵاتەکانتر بەڵام بۆ نمونە ئەشت پارێزین هەر کەسێکیش دەماگری هەیە لەگەڵ تۆ ئەتوانە بڕاتە دەرەوە چونکە بەپێی قانونی ڕێکخراو بەپێی دەستوری ڕێکخراو هیچ دەمارگیریەک هیچ تعسوبێکی نەتەوەی جێگەی نابێتەوە باش ئەو کەسانی کە لە بەرامبەر ئێوە کێشیان هەبوو لەگەڵ ناوی کوردستان ئاڵای کوردستان هۆڵەکان بەجێشت ئەو کەسانە هۆڵەکەیان بەجێ نەهێشت بەڵام هۆڵەکەیان پێ بەجێهێشتن یعنی بۆ نمونە بان کران لەناو ئایدیەسەوە لەبەرەوەی کە من کاتێک کە قسەم کرد لە کۆبوونەوەکە ئەوتم من 10 دقە پێش ئێستا بەمنوعات تعاملم لەگەڵ کراوە ئەگەر ئێوە پێتان قبوڵەکەی قبوڵی بکەن بەڵام من ناتوان بەم شێوازە چونکە من لەژێر ترسام لێرە بەم شێوازە لەناو کۆبوونەوەکە بمێنەوە ئێوە خۆتان قەرار بن ئەگەر من لەسەر حەقم با بمێنەوە ئەگەر من لەسەر حەق نیم با نەمێنەوە کاتێک کە ڤۆتیان یا کاتێک کە دەنگانەکان دەستیان پێکرد یەکەم شت بەوە دەستیان پێکرد و بە ئەنۆنیمسلی ینی بەنهێنی دەنگدانەکە کرا و بەنهێنیش بەو کەسە وترا کە هۆڵەکە بەجێ بێڵێت بۆ ئەوەی بە حکمیەوەی کە خۆش نەبوو لە بەرچای ئەم هەمووانەیە گە دەمارگریەکە زیاکە ئەمەش یەکێک بوو لە ئادڤایزەکانی یان یەکێک بوو لە ئامۆژگاریەکانی
لیدەرشی بۆردەکە کە پێمان بڵێ کاکەیجان بەم شێوازە باشترین شێوازە بۆ بەجێشتنی ئەو کەس باش تیمی بەڕێوەبەرایەتی ئەو کۆنفرانس ئەوەی کردووە ئەمە پرسیاری ئەوە بکەم لەم ئەزمموی کە دەستت کەوت هەڵبەتێکی دەست خۆشکەرێکە تۆ ئاڵای وڵاتەکەت و ناوی وڵاتەکەت بەرز بکەیتەوە بەڵام جگە لە بابەتە ناتەواتێکە کە خۆت باسیەوە کە نابێت دەمارگری نەتەواتیە بێ ئەکرێ لە ڕووی ئاکاری مامەڵەکردنەوە لە ڕووی ئەخلاقی تعامل بە زمانی عەرەبی چی فێربوویت لەم بابەتە یەکێک لەو شتانەی کە فێر بووم تاک ناتوانێت هەموو نەتەوەکەی پیشان بات یعنی من ڕاستە من ئەچم نوێنەری کوردستانم بەڵام ئەوم لەبەر چاوە کە من نوێنەری کوردستانم پیشانی خەڵکی ئەمەمە کوردستانە ئەمە یەکێکە لە شتە سەرەکیەکان بەڵام بۆ نمونە کە کەسێک لە ڕەگەزێکی تر ئێوە دەمارگری بەکاربێنێت بەرامبەر من طبعا ناتوانم بەو نوع سێری ئەو بکەمەوە بڵێم ئەو تۆ نوێنەری هەموو گەلەکەتی چونکە کاتێک کە ئەو شتە ڕوویەوە بەرامبەر من کەسانی تر لەو نەتەوەیە هاتوون بۆ لای من داوای لێبوردیان لێ کردوم وتویان ئێمە هیچ کێشەیەکمان نییە ئەمە کێشەیەکی پۆلیتیکاڵیە ئەن کێشەیەکی سیاسیە هیچ پەیوەندێکی نییە بێمەوە زۆر یەکێک لەم شتانە کە فێر بووم زۆر بۆ یەکێک لە شتەکانی تر کە فێر بووم ئەخلاقی هاوڕێتیە ئەخلاقی هاوڕێتیە بۆ نمونە ئەوان نەزانن چۆن هاوڕێتی بکەن و ئێمە ئەوان مەبەستە لە ئەوروپیەکانی لە شەرقەکانیش لە هەمویان لەو لە ڕێکخراوی ئایدیەس ئەو کەسانی کە نوێنەرایەتیەکەن ئەو کەسانی کێن زۆر جیاوازن زۆر جیاوازم بووە هیچ شتێکی لە ڕەگەز پەرستی لە نەتەوە پەرستی جێگەی نابێتەوە لە ناو ڕێکخراوەکە دایمەن بە شێوازێکی تر سەیر دەکرێن دایمەن بۆ نمونە دەرئەکرێن ناهێڵن ئەم شێوازە بیرکردنەوەی لە ناو کەواتە ئێستا لەم ئەزمونە لەوە تێگەیشتین کە ئەکرێت مرۆڤ بە شێوەیەکی مرۆڤایەتی مابەڵە بکە نەک لەسەر بەرمەبنای یاخود لەبەر ئاوێنەی دەمارگیری نەتەوایەتی و ئاینی و ڕنگ و پێست و هەتاکو کۆتایەکی لە ڕووی پزیشکی ددانەوە کە بۆ خۆت 5 ساڵ خوێندکاری کۆلێژی پزیشکی ددان بوویت و ئێستا دکتۆری دانیت بە هێوای سەرکەوت زۆر سپاسەکەم چی فێربووی لا ئایدیەس هەموو کاتێک کە ئێمە کۆبوونەوەمان هەیە ساڵانە چەندەها وەرشۆپمان نەدرێتێ چەندەها بۆ نمونە ینی کە بەدەستی خۆمان کارەکان بکەین جگە لەوە کە لێکچەر کۆنتێستمان هەیە جگە لەوەی کە باشتریوانە پێشبڕکێمان هەیە لەوێ فێری یەکشت ئەوی کە زۆر گرنگە کە هەموو خوێنکارێکتیا هەبێت ئەویش لیدەرشیپە ینی ئەویش ڕابەرایەتی کردنە ئێمە زۆر کات کە ئەمانەویست لە زانکۆ شتێک پێشکەش بکەین زۆر شەرممانە کرد زۆرە ترساین دایمە لە بەردەم دکتۆرەکانمە قسەمان بۆ ناکرا نەمانەتوانین زمانی ئینگلیزی بەکاربێین کە خوێندنەکەمان زمانی ئینگلیزیە لەو لایەنەوە کاتێک تۆ ڕووی دەڕۆژ لەوێ زمانی خۆت بەکارنایانی هەموو کەس بە ئینگلیزی قساکات هەمووی بە یەک زمان قساکات زۆر یارمەتی دەرتەبێت لەو لایەنەوە و لایەنی دووەمیش کە زۆر یارمەتی دەرتەبێت ئەویش دەتوانیت بتوانین لەسەر قاچی خۆت بۆستی بتوانین چۆن قسەیان بۆ بکەیت بتوانیت چونکە ئەوان واد لێیەکەن کە قسە بکەیت بەدەست خۆت نییە بۆ نمونە ئەبێ قسە بکەیت ئەبێت تۆ کاتێکە ڕۆی بۆ پرۆژێکتێک تەبێت پێشکەشی بکەیت ئەبێ خۆت حازر بکەیت پێشەکی و لێوێش بۆ نمونە ئەوەی تیان یەکێک بێت گاڵتە بە ئینگلیزیەکەت کا یەکێک بێت ینی قسەیە بکە هەموو یارمەتی دەری توێ هەمووی لەگەڵ تایە بۆ زیاتر هەز دەکەی کە تۆ کۆفیدنتی لەو بابەتەیە بڕات بەخۆی زۆر زیاتر باسەکەی و لە ڕووی پزیشکی ددانەوە زۆر یارمەتی دەرە من تا ئێستا چەندەها وەرشۆپ بەشداریم کردووە کە هەموو ئەم وەرشۆپانە من یەک سنت لە گیرفانی خۆم نەدراوە هەموو وەرشۆپەکانمان سپۆنسەر کراون سەپۆرت کراون هەمووشی لە دەرەوەی بە شەهادەوە بە سێرتیفیکەیتەوە ئێمەینەوە باش بۆ ئێرە تا ئێستا بەشداری چەند کۆبوونەوەی ڕێکخراوی ئایدیەست کردووە تاوەکو ئێستا وەکو کۆبوونەوە فەرمیەکان وەکو کۆبوونەوەی ساڵانە بەشداری سێ کۆبوونەوەی ساڵانە کردووە باشە وەکو پرۆگرامەکانی تر بەشداری سێ پرۆگرامی تریانم کردووە وەکو ئۆنلاینەکان بەشداری نزیکی 5 پرۆگرامی ئۆنلاینیشیانم کردووە باش لەوانەی کە پێویست بۆ بە فیزیکلی ئامادەبی بە جەستەی ئامادەبی تۆ بەس پارەی تیارە و ڤیزە وەرگرتنت لەسەر بووە لەگەڵ بەشداریکردنی کۆنفرانسەکە بەڵێ وەکو خۆم وەکو محەممەد بەڵێ لەبەرەوەی ئەوان کاتێکە یەکێک هەڵەبژێرن سپۆنسەرێکیشت بۆ دۆزنەوە بەڵێن تۆ لە وڵاتێکی ئاوایی بۆ وڵاتی ئەمە بەم هەموو هیلاک و ماندووبوونە ئەبێت شتێکیش بۆ تۆ بکەین لە پایەوە ئەبێت تۆ بۆ نام هەموو هەوڵە ئادەی بۆ ئێرە ئێمە ئەمانوێت تۆ فێر بکەیت جا ئەمە ئێستا لەوانەیە لە کوردستانە دەسۆ لە زانکۆی سلێمانی لە هەولێری پزیشکی لە دهۆک لە زانکۆی قەیوان لە زانکۆی کۆمار لە سلێمانی ئەوزەم زانکۆی کتابیش لە کەرکووک ئەو کۆلێژی پزیشکیدان لە کەرکووک ئەمە تا ئێستا 7 زانکۆم ژمارد دڵنیام لە زانکۆی تیشک هەم لە سلێمانی هەم لە هەولێر ئەمە 8
دڵنیام هی تریشێ لەوانێت دەزان کۆیان دۆزان کۆ بە کە خوێندکاری کۆلێژی پزیشکیدانە هەبێ بە ئەهلی و بە حکوومیەکانەوە ئەم خوێندکارانە کە ئێستا محەممەد دەبینن کە ئەو بەشداری کردووە ئەوانیش دەوانێت حەز لە بەشداری بکردم کە لە داهاتووە ئەم هەلە بۆ ئەوانیش بەردەستە ئەم هەلە بەردەستە چۆن بەردەستە یەکەم شت ئەوان ناتوان ڕاستەوخۆ پەیوەندی بە ئایدیەسەوە بکەن ناتوان ڕاستەوخۆ بچنە ناو ئایدیەسەوە شتیوامە نییە ئێمە ساڵانەمان تازە کردوتۆ لە ئایدیەس وەکو ڕێکخراوی دیچۆ و چەندها پرۆژەشمان هەیە لە کێشۆ بێکەوە بەستێت دیچۆ هەموو کوردستان بێکەوە بەستێتەوە کوردستان دنتال هێڵث ئۆرگانیزیشن ئەم ڕێکخراوە ساڵی 2013 دامەزراوە لەلایەن دوو دکتۆرەوە دکتۆر مەریوان و دکتۆرە زێڕین ئەم لێگاسیە بۆ ئێمە ماوەتەوە ئێستا ئێمە بەڕێوەیە بین و خەریکین و پێوەی خەریک ئەو شەرەفە بۆ ماوەتەوە زۆر سپاسیانەکەم لێرەوە زۆر سپاسی ڕێکخراوەکە مەکەم کە من ببوونی ئەوانەوە گەشتم بەو شوێنە ئەوان نەتوانن پەیوەندی بە ڕێکخراوەکەی منەوە بکەن ببن بە ئەندام لە ڕێکخراوەکەی من چونکە بە حکمیەوەی من ڕێکخراوەکەم ئەندامێکە لە ئایدیەس اینجا ئەتوانن بەو شێوازە بڕۆنە ناو ئایدیەسەوە باشە ئێمەش هەر کاتێک کە پرۆگرامێکە بێت کە وەرشۆپێکە بێت کە کۆبنەوەیەکی ساڵانەمانە بێت لە گروپێکمان هەیە لە گروپەکەی خۆماندای ئەنین بۆیان ئەوانیش ئەتوانن بەشداری بکەن بەشداربوونەکەیان پێویستی بە پشتگیریەکی ئێمە هەیە پێویستی بە ئەوەی هەیە کە ئێمە بنووسیم پشتگیری ئەم خوێندکارەکەین کە ئەندامێک لە ڕێکخراوەکەی ئێمە ئەو ئەتوانێت وەکو ئەتێندی بەشدار بێت وەکو بەشدار بوو چونکە دوو نوعمان هەیە ئەتەندیمان هەیە دەڵگەیتمان هەیە لیدەرشیپیشمان هەیە دەڵگەیت و لیدەرشیپ بە بەشدار بوو نوێنەر و ڕابەر بەڵێ باش ئەوان نەتوانوەکو بەشدار بوو بەشدار بوو کاتێکیش وەکو بەشدار بوو بەشدارە بن ئەوە نیەت بۆ منە پارەیەکی خەیاڵیان لێوەربگیرێت یعنی بۆ منە کاتێک ئێستا کۆبوونەوەی داهاتوومان لە وڵاتی تونسە پارەکەی لە 595 دۆلارەوە بزانم غەڵەت نەبم فول پاکج چونکە ئێمە کاتێک کە ڕۆینە کۆنگرس سێ بەشە پری کۆنگرس پلاس پۆست کۆنگرس فول پاکجەکەیان 595 دۆلارە کاتێک کە ئەڕۆنە ئەوێ نەپارەی خواردن ئەدەن نەپارەی هاتن لە مەتاڕ ئەدەن نەپارەی گەڕان ئەدەن هیچ شتێک نادەن نەپارەی وەشۆ هیچ بەس ئوتێل و هیچیش بەس 595 دۆلارەکە ئەدەیت هیچ پارێکی تر نادێت تاو ئەوەیە کە ئەڕێیت ئەوێ پارەی تاری خۆت ئایدی خۆتەوە هیچ ئاید بوونی بەڵام بۆ نەوەکو لە پێشوازیکردن لە مەتاڕەوە بۆ مناگەر من خۆم باس بکەم لەم پرۆگرامە لەبەرەوەی ئیش ئەگەر شتێکم بۆ خۆم نەکڕی بێت دۆلارێکم سەرف نەکردو باش چونکە هەموو شتەکان کەڤەر کراوە هیچ شتێک پێویست ناکات ئێستا ئەم خوێندکارە کە بڕات وڵاتەکە بینە بە کللتوری وڵاتەکە شارەزابێ بۆ تەکێت وەخلاقە شارەزابێکە فەرمووت جگەلەوە کۆرساتی باش وەرەگرێت بۆ نمون ئەکرێ باسییاندێک لەو کۆرس وەرکشۆپانەکەی کە لەم کۆنفرانسانە ئەدرێ بە خوێندکارەکان پرۆگرامەکەمان لە سێ باش بێت پری کۆنگرس پلس پۆست کۆنگرس پری کۆنگرسەکە چەند گەڕانێکە بە ناو شارەکەی و چۆنێتی تێگەشتنە لە شارەکەی و بۆن ئەو کەسێک کە میوانداری کۆنفرانسەکە ئاکات پێ دەڵێت ئەمە وڵاتی منۆ ئەتگەڕێنێت و سایت سینگ ینی گەڕانێکی گەڕان شوێن بینینە لەناو کۆنگرسەکە نزیکی 5 بۆ 6 ڕۆژە ئەم کۆنگرسە پڕە لە چالاکی دوو ڕۆژیان بۆ نوێنەرەکانە دوو ڕۆژی کامل لە بەیانەوە لە سەعات هەشتی بەیانەوە بۆ 10 شەو 12 شەو بۆ نوێنەرەکانە ئەمە خوێندکارەکان و بەشداری ڕۆ ئەوە نوێنەرەکان وەکو بەشدار بۆکان لەم دوو ڕۆژەیە کاری ترەکەن بۆ ئەتوانن بگەڕن بە پێی پرۆگرامی وڵاتەکەی ئەتوانن بگەڕن و لە هەمان کاتە وەرشۆپیان هەیە و لە هاوان کاتە بەیەکەوە یانەوێت پرۆژێکتێک تەقدیم بکەن خەریکی ئەوە من خەریکی نووسینێ بن دوو ڕۆژی تریشمان هەیە هەر لە ناو پاکێجی کۆنگرسەکەیە کە لێکچەر کۆنتێستە کە پێشبڕکێی ئەو کەسانەیە کە ئەیانوێت بۆ ڕیسەرچێکیان کردو یاخود دەیانوێت وتارێک پێشکەش بکەن یاخود دەیانوێت کێشەیەکی کۆمەڵگاکەیان حەل بکەن حەلەکەیان دۆزیوەتەوە لەوێ ئەوە ئەم کاتە بۆ ئەوە دانراوە ئەمە کۆنگرسمان تەواو کرد پێک دێت لە وەرشۆپ و لێکچەر کۆنتست و زانستیشیتیا بەس کللتوری نیە هەمووی کە زانستیە وەرشۆپەکانمان هەمووی زانستی هەمووی بۆ مەسەلەن دەمار بڕین دەمار بڕینیایە پڕکردنەوەی تایە فۆتۆگرافی تایە ئۆلتراسۆنۆگرافی تایە کە بوونە بۆ TMG ئەم ساڵ ئەوە شتێکی زۆر تازە بوو کە خاص وڵاتانی ئەوروپی زۆر حەزیان لەو شتە بوو لەبەر ئەوەی کە باسی بۆ نمونە شتی تایبەت دەکرێت کە ئەمە بوونە دەما بڕین و ئەمانە تۆزێک ئەیزانین شتەکان باوە بەڵام بۆ ناوەکو ئۆلتراسۆنۆگرافی بۆ سیالۆنۆگرام و ینی ئەمانە زۆر قورسە ئەگەر بیکەن بە زمانی خەڵکە بێت بە بەکارهێنانی
سۆنەر بۆ زانینی کێشەکانی جومگەی شەویلگە تەقەتەقی ژەویلگە و هەروەها هەندێک لەو پشکنانی کە بەکارێنە بۆ زانینی کێشەی لیکە ڕژێنەکە. باڵێ دکتۆر ئەمانش هیچی ئەوە نیەت کە بڕات بەس بیخوێنێت و گوێ بگرێت و سەیری دکتۆرەکە بکات کە بۆی شەرحەکەت نە بەدەستی خۆت یەکێک لە خوێنکارەکان ئەبێت بەخۆ بەخش دانیشی یەک بەیەک خەریکەوی هەموو خوێنکارێک بەدەستی خۆی شەکانەکە هەموو خوێنکارێک ئیشەکانی خۆی کات و هەموو ئەکوپمنتەکانیش دابین ئامێرەکان دابین هەمووی لەسەر $550 بۆ نمونە هەمووی ئەمە لەسەر ئەوەیە. اینجا پرۆگرامەکەمان یەک شتی تریش لە خۆیەگرێت. ئێمە شەوێکمان هەیە پێڵێن ئەکسچێنج فێر چیە؟ ینی شەوی ڕاگۆڕینەوە. بەڵێ شەوی ڕاگۆڕینەوە. من وەکو کوردستانە ڕۆم لەوێ جلی کوردی لەبەرەکەم کلاشی کوردی لەبەرەکەم خواردنە کوردیەکانمە بم ئەچم لەوێ دایەنم ئاڵایکی کوردستانە بم لە پشتی خۆمەوە هەڵێواسم ئەو وڵاتانەی کە لەوێن اینجا چەند وڵات لەوێ لەو کاتەیە نازانم بەڵام بۆنەوەکو ئەم جارە نزیکەی 23 وڵات 24 وڵاتی جیاواز هاتبوو هەر وڵاتە و کولتوری خۆی پێشکەشەکات لەوێ هەر وڵاتە وتارێک لەسەر کولتوری خۆی بە کەسەکان هەیە ئێمە هەمومان مێزێکمان هەیە و بە حکمیەوەی ئەم جارە لە تورکیا ماتەمینی بوو ماتەمینی گشتی بوو لە قوبڕوسیشی گرتە بووە لەو ماتەمینی گشتیەیە نەمانتوانی بە شێوازێکی معقول و لە قاعەکە ئەم شتە بکەین هەر کەسە لە ژوورەکەی خۆیە بۆ ئێمە قاتێکیان لە هۆتێلەکە بۆ ئێمە گرتە بوو هەر کەسە لە ژوورەکەی خۆیە مێزێکمان هێنا بۆ دەرەوە ئاڵای خۆمانمان لێدا نابوو ئەو شتانی خۆمانمان لێدا نابوو یەک بەیەک ئەڕشتی نەژوورەکانەوە هەر کەسە و تعریفێکی کولتوری خۆیان کرد ئەوەی کە زۆر بەلامەوە سەرنجڕاکێش بوو دایمەن لەم ڕێکخراوەیە ئەوەیە کە ئەو کولتورەی کە ئێمە وەکو کورد هەمانە ئەو کولتورەی وەکو شەرقی ئەوسەط هەمانە هیچ وڵاتێکی دنیا ئەو کولتورە جوانەی نییە ئێمە کولتورێکمانەیە هەمووی تایبەت بە خۆمانە کولتورێکمانەیە کە وەکو کورد هەمانە چەندەها ساڵە هەمانە بەڵام ئەوان کولتورەکان ئەم شتێکی زۆر بۆ نمونە تازەگەریە بۆ نمونە یەکێک لە کولتورەکانی ئەڵمانیا تازەترین کێکی بیکریە کە بۆ نمونە شتێکی کۆن نییە ئەوەی کە من بینیمە بەڵام ئەوانەی شەرقی ئەوسەط هەمووی خواردنی کۆنیانە هەمووی جلی کۆنیانە هەمووی جلی باو باپیرانیانە هەموو شتێکی تازەیان هەیە. زۆر باشە دکتۆر دەبابەتی ئەوەی کە باست کرد لە مەسەلەی جلی کۆن و خواردنی کۆن و تاکو کۆتایەکەی هەموو کرێتە ناو یەک چەترەوە کە پێڵەن چەتری شارستانیەت سیڤیلایزیشن بە زمانی ئینگلیزی و باست لەوە کرد کە لە دووتوێی کۆنگرەکان ئاکرێ خوێندکارەکان وەرکشۆپ وەربگرن و ئاسی زانستی خۆیان بەرنە پێشەوە بەڵام ئەوەی کە بۆ من جێگەی سەرنجە و بەدێڕێکە ژاماژت پێداکەوتم دوای لەگەڵ تا باسی یەکەم لەبەروی کە لەم وڵات لەم ڕێکخراوە 6 وڵات خوێندکارە یان 6 وڵات ئەندامە خوێندکاری 6 وڵات ئەندامن لەم ڕێکخراوەیە ئەکرێت لە بینی ئەم زانکۆیانە لە بینی ئەم وڵاتانەیە گۆڕینەوەی خوێندکار هەبێت بۆی کە خوێندکارێک لێرە بڕات لە زانکۆی کشتر فێر ببێت ئەم پرۆگرامی تەیە؟ بەڵێ یەکێک لە پرۆگرامەکانی IDS ئەکسچێنج پرۆگراممان زۆر لە هەموو وڵاتێکەوە بۆ ئەم وڵاتە تەقدیمەکات لە زانکۆکەی خۆی خوێنکارە لەو زانکۆیە تەقدیمەکات کە ئاڵێت ئێمە ئەم ساڵ 12 خوێنکار وەرەگرین بۆ ئەکسچێنج ڕاگۆڕینەوەمان لە زانکۆکانە من ساڵی 2021 بووە وابزانم لە زانکۆی بێرونی BIRUNI لە تورکیا بەشدارین کرد لە پرۆگرامێکی ئاڵوگۆڕە ئاڵوگۆڕە ئێمە دە ڕۆژمان هەبوو لەو دە ڕۆژەیە لەو دە ڕۆژ 11 ڕۆژەیە بەشداری هەموو بەشەکانمان کرد لە هەموو دیپارتمنتەکان داواممان کرد بەڵام ئەو کاتە بە حکمیەوەی کە خوێنکار بووین وەکو ئۆبزێرڤەر بووین یعنی بەس تەنها سیرمانە کرد دکتۆرەکانی زانکۆکە پرۆفیسۆرەکانی زانکۆکە هەموو شتەکانیان شەرحە کرد ئەچوونە سەر نەخۆشەکە بۆیان شەرحە کردی چونکە بۆ ئەوەی کە کلینیکەکەش زۆر قەرەباڵق نەبێت لەو دە 12 وایان دانابوو ئێمە دوو بێکەوە بین هەردووانمان هەر ڕۆژە لە بەشێکا بین وەکو خۆم وەکو ئێستا دوای ئەم ئەوەی کە چوومان پرۆگرامەوە دوای ئەوەی کە پرۆژێکی زۆر باشم تەقدیم کرد زۆریان بەدڵ بوو نوێنەرەکەی پۆڵەندا هاتە لامەوە وتی پێم خۆشە چونکە لایڤی کردبەوە بۆ سەرۆکی زانکۆکەیان وتی پێمان خۆشە بۆ مانگی هەشت و مانگی نۆ ئێمە سێ پاکێجمانەیە مانگێک 2 مانگ 15 ڕۆژ یەکێک لە پاکێجەکان هەڵبژێری کە هەموو پارە و هەموو مەسرفاتەکەت عیدی ئێمەیە
جگە لە تکتی تارە و ویزەکە ئایدی خۆتە ئێمە داوانامە شتێک بۆ نێرین 15 ڕۆژ بۆ مانگێک لە زانکۆکەی ئێمە داوامکە ئەگەر بەشێکی دڵخوازت هەیە ئەگەر بەشێک هەیە تو حەزت لێ بۆنە من حەزم لە بەشی ددانی مناڵانە یان بەشی دانچانەوە یان بەشی ترە ئەگەر تۆ شتێکی ئاوا لە دڵتا هەیە پێمان بڵێ کامل کاتەکە لەوەیە داوامکە ئەگەر نا ئەتوانین بۆ دابشکەین بەسەر هەموو بەشەکانە هەر جارۆ لە شوێنێک داوامکە ئەمە زۆر 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 ئیسفادەی هەیە تۆ لەوێ فێرە بیت تەکنیکی تازە فێرە بیت دکتۆرەکان هەموویان شتی تازەیان پێ کاتێک گەگەیتەوێ ڕاستە جێنراڵی بەعام پزیشکی ددان هەمووی وەکو یەکە بەڵام کە هەر شتە و لە وڵاتێکە بینین جازین چەندێک نوێگەری تازەیە چەندێک شتی تازە هەیە ئەم بابەتی گۆڕینەوەی خوێندکار لە بینی زانکۆکانە تەنها بۆ محەممەد بەردەستە یاخود نەخێر بۆ هەموو خوێنکاران لەم کاتەوە لەم ساتەوە کە من هاتوومەتەوە چونکە بە ناوی کوردستانەوە هاتوومەتەوە بۆ هەموو ئەو خوێنکارانەی کە ئەندامن لە کوردستان دنتال هێڵت ئۆرگانیزیشن بەردەستە و لە ئێستادا ئاڵوگۆڕێک هەیە لە وڵاتی تونس ئەتوانن بەشداری بکەن کاتەکەی بە تهدیدکراوی نازان بەڵام بۆ 2 هەفتەیە و ئەگەر باسی پارەکەی کەم بۆ 2 هەفتە بەمانەوە و بە هەموو شتێکەوە لەوانەیە چەندێکگاڵتت لێبێت نزیکەی 200 یۆرۆ هیچ نییە بۆ 14 ڕۆژ 200 یۆرۆ ئەم خوێنکارە ئەچێت ئەوێنە پارەی خواردنەیەت نە پارەی مانەوەیەت نە پارەی هیچ شتێکە تەنها 200 یۆرۆ ئەوە لە ڕووی میدیاییەوە ئێمە پشگیریمان کردیت و بە خەڵکو و بە هاوپیشەکانمان ناساندی پشگیری تر چیت پێویستە بتوانم کۆبوونەوەی داهاتووی ئایدیەس بهێنمەوە کوردستان انشاءالله ئەم کۆبوونەوە زۆر گرنگە بۆ کوردستان یەکێکیان لەوەی کە ئێمە ئەم جوانکاری کوردستانمان بە کولتور و بە ئاین و بە زمانمانەوە بە هەموو دنیا بناسێنین من وەکو تاکێک لەوێ ناساندومە بەڵام پێم خۆشە کە هەموو خوێنکارانمان بەشدار بن پێم خۆشە توانای دکتۆرەکانمان پیشان بم پێم خۆشە دکتۆرەکانمان بۆ شۆ بکەن لەوێ پێم خۆشە دکتۆرەکانمان بڕۆن ئاوا بڵێن کاکە ئەمە کوردستانە ینی ئەوان کوردستانی نازانین هەر لە کوێشە بڵێن ئەمە کوردستانە ئەمە توانای کوردستانە ئێمە بتوانین کۆبوونەوەی داهاتووی ڕێکخراوی ئایدیەس بهێنین بۆ کوردستان کە بتوانین شتێک بێت یان پارشەڵی فەندت بێت یان نیوەی پارەکەیان بۆ بین یاوەتە فولی فەندت بێت سپۆنسەرێکی زۆر باشمان هەبێت بتوانین ئەوە بکەین یەکێکە لە گەورەترین ئامانجەکان کە تا ئێستا لە مێژووی ئایدیەسان نەکراوە لە کوردستان و لە عێراقیچە ئێمە بتوانین ئەوە بکەین ئەوە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانم لە ئێستادا و خوێنکارەکانیشم بتوانن بەشداری هەموو پرۆگرامێ بکەن زۆر خۆشحاڵە بن بەسپاسێکی زۆرەوە بەڕێز دکتۆر محەممەد حەمید دوێنەری کوردستانی ڕێکخراو یان کۆمەڵی نێودەوڵەتی خوێندکارانی پزیشکیدان کە بەشداریت کردبووی بە نوێنەر و میوانیشمان بووی سپاس بۆ تۆش وچانێکی کەم وەگەڕێنە خزمەتتان دووبارە سڵاوتان لێبێ هاتینەوە خزمەتتان پاشەوەی لەگەڵ دکتۆر محەممەد حەمید قسەمان کرد دەربارەی ئەو فیدراسیۆنە جیهانی کە بۆ خوێندکارانی پزیشکی ددان هەیە و کاریان کردووە و چالاکیان کردو لە بەشی دومی بەرنامەکە حەزەکەم لەگەڵ 2 خوێندکار کە لە داهاتوویشی نزیکە ئینشاءالله هەردووشیانە بن بە پزیشک بۆ خزمەتی کۆمەڵگا و بۆ خزمەتی ئێوە ئەمان لە بابەتێکی تر کار ئەکەن هەڵبەتە هەمان تەوەرە بەڵام لەگەڵ کۆمەڵە خوێندکاری ترە کە ئەمان بەشێکن لە فیدراسیۆی نێودەوڵەتی بۆ خوێندکارانی پزیشکی کە هەر یەک لە بەڕێزان سەهەن سۆران و وارنە شیروان میوان من سوپاس کە ئامادە بوون ئەڵبە زۆرتان شانازی پێواکەم کە ئاوا تموحتان هەیە و ئەتانەوێ کارێک بکەن هەم بۆ خۆتان هەم بۆ خوێندکارانی پزیشکی لە داهاتووە ڤارونا ئێمە لەگەڵ محەممەد قسەمان کرد پێشتر و هەرسێکیشمان بێکەوە قسەمان کرد پێش دەستکەمە بەرنامەکە باسمان لەوە کرد کە ئێوە بەشێکن لە ڕێکخراوە کە پێڵەن فیدراسیۆی نێودەوڵەتی خوێندکارانی پزیشکی و ئێوە لقێکم ڕێکخراوەتان هەیە لە کوردستانە ئەگەر دەربڕینەکەم ئاماژەکەم لە جێی خۆیان بێت و دروست بێبریتێ لە لقی کوردستانی فیدراسیۆی نێودەوڵەتی خوێندکارانی کۆلێژی پزیشکی دروستە تا ئێرە باشە یەکەم جار لە ڕێکخراو نێودەوڵەتیەکەوە بێ زەحمەت پێم بفەرمووی فیدراسیۆی نێودەوڵەتی خوێندکارانی پزیشکی لە چەند وڵاتی دنیاە هەیە بەڵە ڕێکخراوەکەمان کە فدراسیۆنی نێودەوڵەتی ئافMSەیە لە 139 وڵات و هەرێمی جیادا هەیە مادام لە 139 وڵات و هەرێمی جیاوازە هەیە لە کوردستانە ئێمە ئەم ڕێکخراوە چەند لقمان هەیە 4 لقمان هەیە لە 4 شاری جیاوازدا سلێمانی هەولێر دهۆک کۆیە
باشە ئەمانە ڕێکخرا بڵێن زانکۆ حکوومیەکانن یا ئەهلی و حکوومیەکانن زانکۆ حکوومەکانن و بەڵام مەمبەریشمان هەیە کە لە زانکۆ ئەهلیەکانەوەوانێ بەشدار لەگەڵمانە باش لە کوردستان لە سلێمانی چێ سەرۆکی ئەم لە قێو ڕێکخراوە ئاوا عیزەتدین ئاوا عیزەت بەڵێ. باشە ئێوە پێم بڵێت چەند کۆمیتایان چەند بەشی جیاوازتان هەیە لەم ڕێکخراوە بەڵێ چەند بەشێکی جیاوازمان هەیە یەکێکیان تایبەتە بە تەندروستی کۆمەڵ یاخود تەندروستی وەچەخستنەوە باشە و بە هەمان شێوەش بۆ پەرپێدانی خوێندنی پزیشکی و بەشێکیشمان هەیە تایبەتە بە بافی مرۆڤ و لە کۆتاییشە بۆ ئاڵوگۆری خوێندکارانی پزیشکی و ئاڵوگۆری توێژنەوەکان باش ئەنجاوێت و بابەتێکی ئینتەرناشنال بڵێن نێودەوڵەتی کە ئەوان لەگەڵ سەهەندا باسەکەمەوە کاک سەهەند خاتوڤارونا فەرمووی کە لە ١٩ وڵات و هەرێمی جیاواز ئەم ڕێکخراوە بوونی وشەی هەرێم بۆ بەکارهێن لەگەڵ مابەتە ڕاستەکەی ئێمە کە باسی ئەو ١٣٩ مێمبەری یاخود ئەندامەی ئافMSەکەین ئافMSی خۆی فیدراسیۆنێکە و ئەو ١٣٩ ڕێکخراوی کە سەر بە فیدراسیۆنەکەن هەنێکیان بڵین سەر بە وڵاتن هەنێکیان سەر بە هەرێمن وەکو کوردستان ئێمە بڵین یەکێکین لەو هەرێمانی کە سەر بە ئافMSین و ئەتوانم بڵێم چەند نمونەیەکی کەمان هەیە لەوانش کەتەلۆنیایە و مثلا لە عێراقا ئێمە توانین بڵین هەم ئافMSی کوردستان هەیە هەم ئافMSی عێراق هەیە بۆیە بوون بە ئەندام یان ئەو ڕێکخراوانەی کە بن بە ئەندام لە ئافMSەیە لەم فیدراسیۆنەیە بەوە نییە بڵین بەو پێیە نییە کە مەسەن سەر بە وڵاتێکن یان سەر بە هەرێمێکن هەمویان ئەتوانن بن بە ئەندام لەو بڵین فیدراسیۆنە بۆی کە خوێندکارێکی کۆلێژی پزیشکی ببێت بە ئەندام لەم فیدراسیۆنە دەوڵەتەیە ناتوانێت ڕاستە خۆ بێ بە ئەندامی فیدراسیۆنەکە یعنی بێ بە ئەندامی لقەکەی خۆتان اینجا بێت بە ئەندامی ڕێکخراوە دەوڵەتێکە بەڵێ تاکید ئەبێت مەسەلەن ئەگەر یەکێک لە کوردستانە بیاوێت بەشداری لە پرۆژەکانە بکە بەشداری لەم فیدراسیۆنە نێودەوڵەتیە بکە ئەبێت ببێ بە ئەندامی ڕێکخراوی ئافMSی کوردستان کە ئافMSی کوردستانی شوکوتمان بەشێکە لەو نێتوەرکە بەشێکە لەو تۆڕە جیهانی کە نای ئافMSی باشە بە نزیکەیی لە دنیای ئەم ڕێکخراوە لە خوێندکارانی پزیشکی ئەم فدراسیۆنە چەند ئەندام لە خۆ ئەگرێت تقریبا 1.3 ملیۆن خوێندکاری پزیشکی لە هەموو دنیا سەر بم فیدراسیۆنە نێودەوڵەتیە لە کوردستان بە تەسەوور چەندێکمان لە کوردستانە بە تقریبی 1000 ئەنداممان هەیە لە هەموو ئەو لقانی کە پێشتر باسمان کرد لە مەسلەی ئەمەی کوردستان و خەڵک زۆری حەز لە مەسەری نەتەوایەتی ئۆمانەیە و ئێستاشمانکەی هەروە مانگی باسی ڕاپەڕینی جلی کوردی ئۆمانەیە پێشەوە کە لەگەڵ محەممەد قسەم کرد باسی لەوە کرد کە ئیشێکی زۆریان کردووە بۆ ئەوەی کە بتوانن بە ناوی کوردستان و بە ئاڵای کوردستان و بەشداری بکەن لەم کۆبوونەوانە ئێوەش ئیشتان لەسەرەوە کردووە ڕاستەکەی ئێمە فیدراسیۆنە نێودەوڵەتیەکە ساڵانە چەندین کۆنفرانس و چەندین ڕاهێنان و ئیڤنتی هەیە چەندین کۆبوونەوەی هەیە با بڵین و ئێمە لە هەموو کۆبوونەوانەیە وەکو کوردستان وەکو بڵین چەند خوێندکارێکی کۆلێژە پزیشکەکانی کوردستان بەشداریەکەین کەتیایە ئێمە بە ئاڵای خۆمانەوە بە ئاڵای کوردستانەوە بەشداریەکەین و وەکو کوردستان وەکو چەند خوێندکارێکی کوردستان ئێمە ڕاکانی ڕاجیاوازەکانی خۆمان لەسەر بڵین بابەتە جیاوازەکان ئین بۆیە بڵین وەکو چۆن ئافMSی عێراق هەیە کە ئەوان بڵین ئەندامی خۆیان هەیە و ئەوان بڵین بڕیار و بۆچوونی جیاوازی خۆیان هەیە ئێمە ژوەکو ئافMSی کوردستان بە ئاڵای خۆمانەوە و بە جلی کوردی و بە جلی نەتەوایەتی خۆمانەوە بڵین کوردستان پیشانێن لە وڵات جیاوازەکانە دەستخۆش بێنەوە باسی کوردستان لەگەڵ جەناب تەڤارونا گفتوگۆکە بەردەوامی پێ ئەم لەم بەشانەی کە ئاماژەت پێدا تەندروستی کۆمەڵ تەندروستی وەچەخستنەوە تا پەرەپێدانی خوێندنی پزیشکی ئەوانی تر دوای لەگەڵ سەهەند باسەکەمەوە لە بابەتی ئەم سێ کۆمیتەیە وابزەم جەنابەت سەرۆکیەکێک لەم کۆمیتانەی کە ئیشەکەیت ئاوا فەرمووت ئاوا عیزەتدین ئەوە سەرۆشی لقی سلێمانی ڕێکخراوەکە سەرۆکی هەموو کوردستانە سەرۆکی لقی سلێمانی لقی سلێمانی باشە بەڕێز لە سلێمانی بەرپرسیەکی لە کۆمیتانەی چ کۆمیتەیەکە ئەمە کۆمیتەی تەندروستی وەچەخستنەوە باشە و لەو بوارە ئیشەکەین لەو بوارە مەسەلەن بۆ نمونە ئیش لەسەر چیەکەن تەوەرەکانی ئیشکردنتان لەسەر چییە زیاتر تەرکیز دەخێنە سەر بابەتەکانی وەکو شەرپەنجەی مەمەک و هۆشیارکردنەوە لەسەر شەرپەنجەی مەمەک یاخود شەرپەنجەی پرۆستات یانیش
خەتەنەکردنی کچان و هۆشیاریدان لەسەر ئەو بابەتانە و چەندین بابەتی تریش. ئەم بابەتانە لێرە بۆ من زۆر مەبەست دەکەم شتە بزانم خات و باروونە. زۆر جار کابینم باس لە مەسلەی مافی ژنانەکەت ئەوانی کە بینم بڕێکی باشە پەیوەندی بەژنەوە هەیە ئەگەر چی شەرپەنجەی مەمک لە پیاویشە دەرەکەی لە ساعات و بەڵام سانە و هەشتی لە خانمانە لە کچان و لە ژنانە و لە خوشکانمان و لە کەسوکارمانە خوا ئەوان و ئێوەش پارێزێ. زۆر جار کابینم باس لە مافی ژنەکرێت لەو تێلێکی ڕاقی دانیشتن و ئەهایتر کۆمەڵێک جلی کەش خەلەبەرەکەن و باس لەو شتانە ئەکەن. ئەم بابەتانی ئێوەش کە باس ئەکەن هەر عینش دەستنە و تێلی ڕاقی و بەجلی کەشخە و بەوانەوە ئیشەکەنیان بە جۆرێکی ترەوە ستایلترتان. نەخێر ئێمە تا بتوانین ئەمانە شێوازی تازە بدۆزینەوە بۆی زۆرترین سوود بە هەموو خەڵکو و کۆمەڵگە بگەێنین بۆی هەر جارە و لە شوێنێکی تازە ئەیکەین بۆ هەنێ جار ئەچینە وەزارەتەکانەوەوانە یاخود ئەچینە مەکتەبەکانەوەوانە بۆ خوێندکارەکان و بە پێی شوێنەکە و بە پێی نەخۆشیەکە کە هەستەکەین لەکوێ باوە لە چ تەمەنێکا باوە ئێمە بوو بە پێی ئەو هینانی کە هەمانە بڕیار ئەین کە بچینە کوێ و ئەم زانیاری هۆشیاریانە لەکوێ بین. زۆر جار کە باس لە نەخۆشی ئەکرێت ئەلبەت ئەوە ئێوەش لە پەناخەکانی داهاتوە لەو باوەڕان کە بیخوێنن ئەو تێ هەژاری سەرچاوی هەموو نەخۆشیەکانە. جا یەکەم جا لە هەژاری مادیەوە دەست پێ کرێ اینجا بۆ هەژاری معریفی و هەژاریەکانی تر. هەوڵتان ناوە لە ناوچە هەژارەکان لەگە خەڵکە هەژارەکانە ئیش بکەن؟ لەگەڵ خەڵکە هەژارەکانە هەڵمان ناوە کە لە کەمپەکان بەڵێ چەندین پرۆژە بکەین و چەندین هۆشیاری بین لەسەر بابەتی پێویست کە ئەوان پێویستان پێبێت و بۆ ئەوەی کە ئەوانیش سوود لە پرۆژەکانمان ببینن. لە نمونێ ئەو بابەتانی کە لە کەمپەکانە کردوتان ناتوانانی هەندێکنەوە نەم پێ بڵێ کە کارتان کرد بێ بە هۆشیارکردنەوەی خەڵک؟ بەڵێ هەڵمان ناوە کە لەسەر هۆشیاری بین لەسەر سووری مانگانە کە لە کەمپەکانە لە ساڵانی پێشودا کردومانە و بە پرۆژێکی گەورە بووە کە پێویستیان پێ بۆ هەستمان کردو پێویستیان پێێتی ئێمەش پرۆژێکمان داناوە پرزنتیشنمان بۆ حاضر کردوون لەسەر هۆشیاری و بۆ ئەوەی کە هەموو شتێ پێویستە لەسەر ئەو بابەتە بیزانن و ڕۆیشتون بۆمان کردوون بۆ کچەکان و بۆ ژنەکان بۆ کچەکان و بۆ ژنەکان بەڵێ دەستان خۆش. هێن وەلای سەهەند سێ کۆمیتەی ترماوە کە قسەی لەسەر بکەین مافی مرۆڤ ئاڵوگۆڕی خوێندکارانی پزیشکی لەگەڵ ئاڵوگۆڕی توێژینەوە بەتایبەتی دوانەکەی کۆتایی ئاڵوگۆڕی خوێندکارانی پزیشکی و ئاڵوگۆڕی توێژینەوە ئەمەی کە پێڵەن ستودنت ئەکسچێنج بە زمانی ئینگلیزی لەم بابەتە چیتان کردووە پلانتان چییە چیتان بەدەستهێناوە؟ ڕاستەکەی ئێمە وەکو پێشتر وتمان ئەم فیداسیۆنە 139 وڵات و هەرێم لەخۆگرێ لەم 139 وڵاتە تۆم لەم زۆربیان نەک هەمویان زۆربیان کۆمیتەی ئاڵوگۆڕی پزیشکی و ئاڵوگۆڕی خوێندکاری پزیشکی بڵێ لەگەڵ ئاڵوگۆڕی توێژینەوەیان تیا بڵین ئاکتڤن و چالاکن لەو کۆمیتەیە تیا و ئەمەش مانای چییە؟ مانای ئەوەیە کە ئێمە خوێندکارە پزیشکەکانمان ئەتوانین بنێرین بۆ ئەو وڵاتانە بۆەوەی کە لە ماوەی مانگەکە بتوانین لە خەستەخانەکان و لە سنتەری توێژینەوەکانی ئەوەیە کار بکەن و ئەوانیش بە هەمان شێوە خوێندکارانی خۆیان ئەنێرن بۆ ئەوەی کە لە توێژینەوەکانی ئێمە و لە خەستەخانەکانی ئێمە بتوانین ئیش بکەن لەگەڵ دکتۆرەکانمانە یعنی یا ئەوە تا ئێمە خوێندکارەکانیان بۆ ئەنێرین یا ئەوە تا بە هەردوو لایە ئێمە ئەینێرین خوێندکارەکانمان و ئەوانیش تاکو ئێستا هیچ بووە بۆ هیچ خوێندکارێک لێرە چۆتە هیچ وڵاتێک؟ بڵێ ساڵانە تقریبن 70 بۆ 100 خوێندکاری بڵین کوردستان ئەنێرێنە دەرەوە بۆ وڵاتانی دەرەوە بۆەوەی کە بەشداری لەم پرۆگرامانە بکەن و ئیتر وڵاتەکانیش وەکوتم وڵاتە عەرەبیەکانە وڵاتە ئەوروپیەکانە وڵاتە ئەمریکایەکانە وڵاتە ئاسیایەکانە هەمویان دەگرێتەوە. یعنی بۆ نمە چەند ساڵم پرۆگرامە هەیە؟ تقریبا 10 ساڵە ئەتوانم بڵێم ئەم پرۆگرامە هەیە بەڵام ئەوەیە ساڵ بە ساڵ زیاد ئەکات ئەو مەسەلەن ئەو کورسیانەی کە هەمانە با بڵێم لە دەروی وڵات هەمانە ساڵ بە ساڵ ژمارەیان دەزیابوونە و ئەو خوێندکارانی کە هێنە کوردستان ساڵ بە ساڵ زیابوونە بۆ لەبەرەوەی کە ئێمە هەموو ساڵە ئیش لەسەر ئەوەکەین کە وەکو بڵین وەجهەی کوردستانیان شێوەی کوردستان لە وڵاتەکانە جوان بکەین لە ڕێگەی سوشال میدیا لە ڕێگەی بڵین چەند ڕێگایەکیکەوە بۆ ئەوەی کە بتوانین زۆرترین خوێندکار بڵین بانگێشتە بکەین بۆ تا ئێستا لە چ وڵاتێکەوە هاتوون بۆ ئێرە؟ وڵی ئەتوانم بۆ نمونەیەک ئەوەیە لە بەرازیلەوە ئێمە ساڵی پێشوو خوێندکارێکمان بوو بەڵێ لە بەرازیلەوە ساڵی پێشوو خوێندکارێکمان بۆ هاو و لە چەند وڵاتێکی ئەوروپیشەوە بڵین لە کۆتایەکانی ساڵی پێشوە چەند خوێندکارێکمان بۆ هاتن کە تایە بڵین هەبوو لە شاری سلێمانی بوو بڵین لە لقی سلێمانی ڕێکخراوەکەمان بوو هەبوو لە لقی هەولێر هەبوو لە لقی دهۆک بوو تا ئێستا بڵین میوانناریمان کردوون. ئەفەرین
هەی لێرەوە بۆ چ وڵاتێک ڕۆشتون لێرەوە وەکوتم بۆ زۆربەی وڵاتەکانی بڵین زۆربەی وڵاتە ئەوروپایەکان ڕۆشتون بۆ وڵاتەکانی ئاسیا بە تایبەتی بڵین وڵاتانی وەکو مالیزیا و وەکو تایوان وەکوتم ئەوروپا زۆربەی وڵاتەکانی تیاە و بڵین وڵاتە ئەمریکایەکان بەرازیل و ئەرجنتین و چەند وڵاتێکی هەیە کە بڵین تیانە ینی وڵاتەکان زۆر زۆر ناتوانم سەر سوورماوم کە بەڕاستی توانیتانەوە بکەن ئافرین بۆتە ئافرین ڤارۆنە ئەم ئیشانە کە ئەکرێت لە نمونەی ئەوەی کە باستان لە پۆشیاری کرد دەربارەی سووری مانگانە بۆ ئەو خانمانی کە لە ئەو کەمپی عربەتن یاخود کارێکەکەن لەسەر هۆشیاری بۆ شەرپەنجەی مەمک لەناو قوتابخانەیەکا بێت لەناو فەرمانگەیەکا بێ ئەم کارانە پێویستی بە پاڵپشتی مادی هەیە بۆ ئەم کارانە ئێوە چێ پاڵپشتیتانەکە بۆ ئەم کارانە هەوڵەیەن کە شوێنێک بدۆزینەوە کۆمپانیاکان زیاتر یاخود نەخۆشخانە تایبەتەکان کە پاڵپشتمان بن ئیتر یان ئەوەیە تا ساڵانەیە کە لەگەڵیانە ڕێبکەوین یانی ژەوەتانە بەپێی پرۆجێکتێکی تایبەت کە هەمان بێت بەس بەتەنیا بۆ پرۆجێکتە یارمەتیمان ئێن لە بواری توێژینەوەی زانستی ئەو کاتێک کەمە لە بەریتانیان خوێند پرۆفیسۆرەکانیوێ ینی شانازی ئەوان ئەوە نەبوو کە چەند شەهادایان هەیە ئەوە بوو کە ئەیانوت بۆ فلان توێژینەوە ئەوەندە گرانتم وەرگرتووە ئەوەندە پارەم وەرگرتووە بۆ توێژینەوە زانستیەکان ئەگەر ئەمە وەربژێرمە سەر ئەم کارەی ئێوە لەوانێ بۆ ئێوە شانازی بێ کە بڵێن فلان سپۆنسەرمان کرد فلان سپۆنسەرمان کرد فلان شۆن سپۆنسەری کردین ئەتوانی هەندێک ناوم پێ بڵی بۆ مە کێشنێ بەش بێ بە ڕەکلام بۆیان قەچێکە مادام پشگیری ئەو بکڕوکچە گەنجانەکە بۆ نمونە ئەم ساڵ هەڵمانیاوە کە لەگەڵ نەخۆشخانەی FMCیا ڕێبکەوین و شاری پزیشکی فاڕۆ لەگەڵ ئەوانە ڕێبکەوین و ئەوان یارمەتیمان بن لە پرۆجێکتەکانە بە پێی تر پێویست و توانای خۆیان هاتوونەتە پێشۆ لەگەڵتانە بەڵێ زۆر باشە دەستخۆشکەری بۆ ئەوان باش لە کوێتر ئیشتان کردەوە ساڵی پار پێرار ساڵانی پێشوو چەند نەخۆشخانەیەکی تر هەبوون کارمەتیان ناوین لەوانە ئەنوەر شێخە بووە کە لەگەڵ مانا ڕێکەوتون و ئانی ژارمەتیان ناوین هیچ بیرۆکێکت هەیە لەسەر قەبارەی یارمەتیەکان بۆ نمونە $1000 بووە $10,000 بۆ هیچ بیرۆکێکت هەیە یاخود نا بەپی پرۆجێکتەکە پارەتە بەپی پرۆجێکتەکە پارە ئەن کە تۆ چەندێک لەو پرۆجێکتە پێویستە پێێتی و سەرفی ئەکەیت ئەوانیش بەپی ئەوە ئەدەنەوەوانە و قەرەبوومان بۆکەنەوە لە بەرامبەرەوەیە ئەو شوێنە ئەهلیەت چی وەرەگرن لە ئێوە پارانێ وەرگرن و خەڵک هۆشیاری لە ئێوە وەرەگرن بەڵێ ئەو شوێنە ئەهلیەت چی لە ئێوە وەرەگرێت ئێمە ئەو کاتە وەکو یەکگرتنێک ئەبێت لە بینی ئێمە ئەو نەخۆشخانە تایبەتەیە کە ئەڕۆین بە ناوی هەردوو لاوە ئەڕۆین و بۆیە بە ناوی هەردوو لاوە ئیشەکە ئەکەین و خێرەکەش ئەبێت ینی هەر بە ناوی هەردوو لاوە ئەبێت دەستخۆش سەهەند لە مەسەلەی نێودەوڵەتیە کە لەگەڵ دکتۆر محەممەد حەمید قسەم کرد سرم لەوە سوورما کە نرخێکی زۆر کەمی وت بۆ ئەو کۆنفرانسی نێودەوڵەتیانە بۆ نمونە لە بیرمەوتی بەس تیکتەکان لەسەر خۆت ئەبێت تیکتی ئەو وڵاتە ئەکرکە ئاڕۆی لە هەندێکیانە بە 600 یۆرۆ و 700 یۆرۆ هەفتەیەک هەموو شتێک لەسەر کۆنفرانسەکە بوو یعنی بۆ نمونە مانەوەی تیابوو تر ئوتێل بێ ئەکۆمۆدیشن بێ هەرچیەک بێت کە هەیە خواردنی تیابوو هاتوچۆی تیابوو پرۆگرامە زانستیەکەی تیابوو ئەوە ئێوەشەر بە هەمان شێوە ئەتوان بڵم بە هەمان شێوێ بەڵێ یعنی ئێمە گواستنەوە ئەوە هیچ هەر لەسەر خۆمانە بۆ مەسەلەن هەموو ئەو کۆبوونەوەی کە ئەکرێت لە وڵاتەکانێکە گواستنەوەکە لەسەر خۆمانە و بۆ مانەوە بۆ گواستنەوە بۆ ناخواردن و ئەمانی کە جەنا بەباسە کرد ئەوانش مەسەلەن پێش ئەوەی کە بڕۆین ئێمە بڵین پارەکان بۆ ئەنێرین و ئەویش بەپێی ئەوەیە کە ئەو ئەندامانەی کە ئێمە بڵین ئەو ئەندامانەمان کە ئەیانەوە بڕۆن کەی بڵین وەکو بڵین ڕەجستەری خۆیانەکەن خۆیان تۆمارەکەن بۆی کە بڕۆن مەسەلەن بۆ ئەو کۆبوونەوەیە تقریباً 220 بۆ 250 ئەورویان بۆ ئەو ماوەیە مەسەن بۆ ئەو ماوەی هەفتەیە بۆ هەموو ئۆشتانی کە پێشتر باسمان کرد و ئەوانەی کە بڵین دواتر خۆیان تۆمارەکەن تقریباً 500 ئەورویان بۆ ئەوەی کە بڵین بۆ هەموو شتانی کە باسمان کرد لە بەرامبەر ئەم پارەیە جگە لە مەسلەی گواستنەوە و بەشداریکردنی کۆنفرانسەکە لەمە پرسیاری ئەوم بۆ دروستە بێ وەرکشۆپتان هەیە ڕۆکشۆپی زانستی بەڵێ لەناو ئەم کۆنفرانسانەیە ڕاستیەکەی وەرکشۆپە زانستیەکانمان زۆرن یعنی ئەتوانم بڵێم هەیە سەر بە کۆبوونەوەکانە کە ئیکەن ئێمە دوو کۆبوونەوەی بڵین نێودەوڵەتیمان هەیە ساڵانە هەر ساڵێک دوان ئەکرێت دانێک لە مانگی سێ دانێک لە مانگی هەشتا هەنێک لەو وەرکشۆپانە ئەتوانم بڵێم 5
پێش ئەو کۆبوونەوانەیە مەسەلەن ئەگەر با بڵین ئەگەر مانگی کۆبوونەوەی مانگی سەکەمان یەکی سێ دەست پێ بکە وەرکشۆپەکان لە 26 دووە دەست پێ ئەکات دو سێ ڕۆژدا ئەندێ بۆ وەرکشۆپانە مەسەلەن ئەمەش پێش هەموو کۆبوونەوەکان چەند وەرکشۆپێکدا ئەندرێت بەڵام هەیە ئێمە پێڵین SRT سب ریجنال ترینینگ یعنی هەر مەسەلەن با بڵین کۆبوونەوەیە کە بەس بۆ ئەو وەرکشۆپانە دانراوە بەس بۆ ئەو ڕاهێنانە دانراوە ئەوانیش سەر بە کۆبوونەوە نین وەکو ئەوانی کەنین ئەتوانم بڵێم ساڵانە تقریبا 10 بۆ 15 وەرکشۆپێک لە وەرکشۆپی ئینتەرناشنڵ کە هەموو ئەندامەکان نەک بەس ئەندامی ئافرەنسی کوردستان توان بەشداری تیا بکەن ئەمە پرسیاری ئەو بکەم ئێستا بۆن لە بواری دەمودانە کە لە محەممەدم پرسی وتی لەسەر دەمار بڕینشتمان فێرەکە لەسەر دیجیتال دەستری بڵین بواری دیجیتالی دەمودان شتمان فێرەکەن لەو وارانە ئێوە چی فێرەکردن؟ ڕاستیەکەی ئێمە بڵین ڕاهێنانەکان زۆر بڵین جیاوازن ینی با بڵین بابەتەکانیان زۆر جیاوازن هەیە ڕاهێنانەکانی لەسەر هۆشیاریکردنەوەیە چۆن خوێندکارێکی کۆلێژی پزیشکی گشتی ئەتوانێت خەڵک هۆشیار بکات لەسەر بابەتە پزیشکەکان مەسەلەن بابەتی HIV مەسەلەن یان ئەوە تا چەند ڕاهێنانێکمان هەیە لەسەرەوەی کە خەڵک مەسەلەن ئێمە خوێندکارانی کۆلێژی پزیشکی چۆن بتوان ماوەڵە بکەن لە کاتی کارەساتە سروشتەکان لە کاتی بوومە لەرزە و کاتی لافاوەمانە و چەند کۆنفرانسێکی کەشمان هەیە کە نەی ئێمیە لەوانەیە هەموو ئەو تازەگەریە پزیشکیانە باسەکرێ کە بڵین هەموو ساڵێکەکرێویش هەموو ئەو تازەگەریە پزیشکیانە باسەکرێکە هەیە و ئەتوان خوێندکاران توانتیانە بەشدار بن و خوێندکاران لەو وەرکشۆپانەیە بەشدارە بن کە ئیتر مەسەلەن توان بڵێم بەپێی هەمووی بەپێی لەڤڵی هینە بڵین بەپێی قۆناغی ئەو خوێندکارانەیە مەسەلەن هەیە باسی دوورینەوە ئەکات مەسەلەن هەیە باسی ئەو سکیلانە و کارامەیانە ئەکا کە خوێندکاران توان بەکاری بێن لە کاتی عملیاتە لە کاتی نەشتەرگەریە و زۆر ڕێکەوە پرسیارەکەم بۆ ئەم بابەتە تا ئێستا توانیتانە سپۆنسەر پیا بکەن بۆ خوێندکارێک ڕاتە دەرەوە لەوانێ بە هەمووی $1000 زیاتر سەرفکە هەوڵتان ناوە سپۆنسەرێک بێ بۆ ئەم خوێندکارانە و پاریان بۆ باجە تا بکەسە نەکراوە تا ئێستا نەکراوە ئەتوانم بڵێم ئێمە هەوڵی چاکی خۆمان ناوە بەڵام ئەوەیە ئەنجامی نەبووە تا ڕاتێک چکە بڵین وەکو جەنابیش بزانی ئەگەر ئێمە لەگەڵ شوێنەکە ڕێک بکەوین لەسەر هەر شتێک بێ ئەبێ بە شێوەیەک بێ کە بڵین سوودی هەردوو لایتیابێ ئێمە کە بۆ پرۆژەکانی ئێرەمان مثلا سپۆنسەرمان ئەبێت سپۆنسەرەکە بەوەیە کە ئێمەش ئەتوانین بڵین مەسەن ڕکلامێکەکەین بۆ ئەوان لە ڕێگەی مەسەن ئەوەی کە ئێمە لەگەڵ خەڵکا ئیشەکەین بۆ ئەو خەڵکانە ڕکلامە بۆ ئەو بڵین بۆ ئەو لایەنە سێیەمانە کە ئیشمان لەگەڵاکەن بەڵام بۆ ئەوانە ئەتوان بڵێم ئەو پەیوەندیە سوودبەخشیەمان نەدۆزیوەتەوە پۆینتێکمان نەدۆزیوەتەوە خاڵێکمان نەدۆزیوەتەوە کە تیا ئەو بڵین کۆمپانیانە بڵین بینە سەرخەت بۆ مۆزۆ پرسیاری کۆتاییم بۆ سەهەند ئاوات و خولیات چییە ینی بە چی بگەیت لە کارکردن لەم ڕێکخراوەیە ڕاستەکەی من خۆم لە 2010 بووم بە ئەندام لە ئەم ڕێکخراوە و لە ڕێکخراوی ئافەمسی کوردستان و ئێستا لە ڕێکخراوی ئافەمسی کوردستانە ئیش ناکەم لە فیدراسیۆنە نێودەوڵەتەکە ئیشەکەم توان بڵێم ئاواتم ئەوەیە کە بڵین بگەمە پلەی بەرزتر و بەرزتر لە فیدراسیۆنە نێودەوڵەتیەکەیە و بەهۆیەوە بتوانم لە ڕێکخراوە نێودەوڵەتەکانی کە ئیش بکەم کاتێکە بووم بە پزیشک وەکو WHO وەکو ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی و بتوانم پەر بە ئیشەکانم بم و بەرەبەرە بتوانم بڵین لە قۆناغی گەورەترا ئیش لەسەر تەندروستی کۆمەڵ و ئیش لەسەر و بابەتانە بکەم یاخوار بەرزفرێت اینەوە بۆ لای ڤارونا بۆ پرسیاری کۆتایی ڤارونا تۆ 3 ساڵت ماوە کۆلێژی پزیشکی تەواو بکەیت تۆ خولیات چییە پلانت چیە تەوێت چی بکە لە ڕێگرام ڕێکخراوە بۆ خەڵکی ئێمە وەکو وەزانن کە من ئێستا لە لقی کوردستانم هەر وەکو هاوکارم سەهەند وتی منیش بە هەمان ئاواتم هەیە کە یەکەم جار لە لقی کوردستانە پلەکانم بەرزکەمەوە و لە دوای ئەوەشە هەر لەو بابەتەی کە خۆم ئێستا سەرۆکیم لەوەیە بچمە ئینتەرناشنڵ و لەوێ ئیشکەم ئەو بابەتێکی ئێستا سەرۆکی تیا بیری بینەرەکانمانی بخەرەوە تەندروستی وەچە خستنەوە بەڵێ پێت خۆش بوو ئەماکەین بە فرسەتێک بۆی کە ئەڵقیداتی و بەرنامەکە لەگەڵ جەنابەت و لەگەڵ سەهەندیشا لەسەر تەندروستی وەچە خستنەوە و نەخۆشیانی کە پێیان دەڵێن زایەندەکان ئەوانی لە ڕێگەی سەررجەی و شێوازەکانی ترۆگوازرێنەوە و بەرنامەیەک لەگەڵاکە ئەو بەمە یەکەم جار یارمەتیەوە بین باشە سپاس بۆ ئێوە کۆمەڵێک گەنجن کە کۆمەڵێک ئاوات و خولیان هەیە بۆی کە بتوانن پزیشکی لە ئێمە باشتریان لێ دەرچێت و سەرکەوتوتر بن و خزمەتی
پیشەکە و خزمەتی زانستەکەی خۆیان بکەن و دوجایش خزمەتی مرۆڤایەتی و خەڵکی خۆڵام بکەن. خوار بێ ئەڵلقەی داهاتوومان لەگەڵ ڤارونا و سەهەندا قساکەین دەربارەی نەخۆشیە زایندەکان و بە تایبەت ئەوان ئەیانەوێت لەسەر بابەتی ئەیدز قسە بکەن. هەتاو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسات قبول فەرمونون. شەو شەوگارتان شاد بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.